بە مەبەستی کۆچکردن بۆ ئەوروپا ژمارە گەنجی کورد بە هەڵات دەچنە وڵاتی لیبیا. دوای هەوڵەکان بۆ گەڕانەوەی ئەو گەنجانە دوجار توانرا ئەو گەنجانە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. پامنێری کورسات نیوس نژار محەممەد زانیاری زیاتری لایە. نژار پێمان بڵێ ئەو گەنجانە خەڵکی کامناوچەی کوردستانن وە ژمارەیان چەندە و چۆن بە هەڵە چوونەتە لیبیا. بله البته وقتی جامعه پیکری کو نزدیکی سه حیوانه هفت گنجین پارێزگا هادو که خواستن بچنه ئەوروپا لێژ وڵاتی مصر بەرەف لیبیا چوونە و لەوێرێ چارەنویسێوان بووماوەیە چەندین هەیوان بێژین دیار نەبووە لێ پشتی بووماوەیەکی چارەنویسێوان ئاشکرات بیتن و تێنە ئاشکراکردن و لێرێ هاتینە دەستە سەرکردن ئەتنەهاژیدا پشتی و هەمی ماملێتوان پڕێبە چوین جارەکادی بەگەریانە ناف کەس و کارێن خوادا ئەتنەهاژدا ئەس لە ماڵائەی جوان گەنجامەک و گەلوان هەر هەفتە شەش گەنجان بیایە بچنە ئەوروپای ئەس دێ ئەوی دەمە ئاخفتنێ بزانین چیرۆکاوانە چاوە دەست پێکریە نەوروس چاوێت وەتەڕۆن زبرینە ناف کەس و کارێت جارێ بمەل دەست پێکیەکە بشی کورتی بەحەز بکە هین چاوە هاتنە دەستە سەرکردن و چاوەڕێکە وە خەلەت بووە بله گەلە بخێراتن دەستە سەرکردنەوە لێرێک و ئەش نەچۆری خۆمە خۆ دەستە سەر کرد چونگو ئەم بۆ ژێڕێکی هۆدینە مەخۆ دەستە سەر کرد خەلکێکی نەی بۆش لێ هەبوو یعنی گات هەدوێل مادەکردنە مەجبور مەخۆ دەستە سەر کرد لێرە این چه هاتنە دەستە سەرکردن و ڕێکا خۆ خەلەت کرد بوو یان قاچاقچی لوە خەلەت قاچاقچی خۆمە بەرزەکرە مەجبور بن خۆ تەسلیم بکەین قاچاقچی خۆمە نەکرا خۆدا يعني بلان دا بو كنت ريكا ليبيا را بچنا اوروبا البلان دا بو كو ليبيا ما بتا اوروبا بله پا ای بخوش زانی دره کو ویا هنده پاراش مچه گتن کو دماهی که و پاری ما خشم بست شماستان دنو چندین اصابه جفره که نبرایی که ما پاری ما خشماستان دنو خو من نکردن خدا نه مجبور بن خود تسلیم کن این ماوی چند هیوا یا چند روزا یعنی بی سری شو بون کس کارت و شو نزانی 48 روزا سجنا و بون ليبيا 48 روزا معلوماتش معنا نزانی حتی کو مجال محاوله کردنجی مجال محاوله کردن که جامعات خوب آویم بله پا مجال ندامه و آشکار بنامجی که یکی زاخویی بو نوی کا کیلومان بو سیدای قرآنه اوی خیراوی هم در کتیم کوی خو جهان در کره هفتری خلیفه هفتری اوی هم در خستن الویری اشکنجه دا قطعان افتشتنی نبو حکومت گفت هم عراقی نه گله قدری مد کرد یعنی هم چونه چهار سجنا گله گفت هم اوه دیوات عذیب دنان ده و ایشینن بله پا گله قدری مد کرد اوازانی که هین کردن و هین به مرما چونا در به ولاتی زانی هم کردین و زانی جه هم مرما هنده چون این هر هفته گنج سخلمی هوایی چابولی الحمدلله باش بو همید باش بون که هم خلد گلک بون حتی هم زفرین جی بس شوید حتی شوید جمع گلک بون بس شوید هم زفرین کردستان هیک چون افمال خدا هوایی اقامه الوری ورگت بله اقامت میت ورگت این کو اقامه بو ساله که دوینمه کو کره هفتری بو مچه گرن بو ساله که دوینمه اقامت وره و کریه پلان کو سردانا وری کنه خود نادانه نکنه بله بله حسکم با بیگ جوان گنجانجی بده ما خفتن نها الدفمه کاک نوزات تو گلک بیجین چاوره بوی تچ پیامک کود نها دا بیجین کره تجاره کادی زبریت ناف هوا دا ونسيدا بيوم من الحمد لله وسلامتي زفرنيت نفمدا وبيوم من يدوي او اجدر سپاسیا کاکلومانیت کم برادر ما خلکی زاخو کود بجن کردم و اجدر سپاسیا کره خلیفه حفتریت کم کلومانی پیام ما گهان دیوی و بشیانیت و هر دو کا کود بجن عائلت مهاتین آزاد کردن اجدر سپاسیا هر دو کاشید کم بل مزاقتی ابي هاتنو چونیا چوابو شوابو شوانابو خودی مزاقتی هاتنی اولگل کو تک چوین ویدر که لهاتینا مصرف کردن و الجال هکود بجن فندق و هندی که آزاد کردین همی شلای کره خلیفه حفتری و بون جامری حتی خو حاول کردین اربیلش یعنی حق هر دو مطار و جهاندینه ویدر که جو حتی تشتاق جدا و گویی پروژه بخون و خون همی وی کردین جامری هستی دیکایی خدا هستی دیکوی گله که دیکوی یکود بجنی مبخو یعنی هندی هم بجنی یا که ما چونکی ما اف زرنات کردم ما گفت ما چه بد نظر نمالت خوبه بله وکو
ئەوی گەنجی ژدایە دیارکردن و بابی ژیدایە دیارکردن کوتنەهادا ینی سەخلەمیاوی گەلێکی باشە دیسا بە ئەو هەواڵە نوێژی و پارێزگا ئەمیێن پارێزگا دووکێنە ئەو ژی گەشتە ناف کەس و کارێن خوددا و ڕەنگە ینی داهاتی ئەو بیر لێ چەندێ بکەنەوە کە ئایا دێ چڕێک بوان یا باش بیتن بچنە ئەوروپایان ژی ناف کەس و کارێن خۆدا بمینن. سپاس نژیار.